بەناوی خوا ئەمانەوێ سەبارەت بە مێمۆری واتە حافزە یان هەڵگرتنی دەیتا و ئەو شتانەی کە پێویستمان پێێتی لە ناو مێشکمانە قسە بکەین. خودی مێمۆری چییە؟ مێمۆری ئەو بەشەیە لە مێشک یا ئەو کاروبارەیە لە مێشک، ئەو ئیشەیە کە مێشک بە واستەی ئەو تەواوی ئەو دەیتایانەی کە ئێمە لە توولی ڕۆژوە لە تەواوی ژیانە ئەیبینین، هەستی پێ ئەەکەین، ئیدراکی ئەەکەین، پەرسەپشنێک ئەتفاقەکەوێ بۆمان، ئەو لە ناو خۆیان هەڵی ئەگرێت و لە کاتی خۆیان ئەیخاتۆ دەستڕەسمان و تەحویلمانەداتەوە کە ئێمە بەکاری بهێنین و بتوانین کەڵکی لێوەربگرین لەو کاتەیە. بۆ وێنە ئەگەر ئەلان بیرتان بهێنمەوە کلاسی یەکی پۆلی یەک کە ئەچوونە مەدرسە، ئەچوونە باخچە یا هەر شوێنێکی تر کە ئەتانویست دەرس بخوێنن، ڕەنگی جانتاکەتان چی بوو؟ چۆن لەشانتانە کرد؟ ئەگەر جوان بیری پێ بکەینەوە دانە بەدانە بە وردی کەمکەم بیرمان ئەکەوێتەوە. ئەم بیرکەوتنەوە ئەبێتە ئەو شتانەی کە ئێمە لە مناڵیمانەوە هەتا ئێستا لە ناو مێشکمانە هەڵمان گرتووە و قەرارە ڕۆژێک بەکاری بهێنین کە کارمان پێێتی. واتە تۆ دەرسە خوێنی و لە ئەتەوێت لە امتحانێکا کە دەرەچی بۆ زانکۆ کەڵک لەو دەرس خوێندنانە وەربگری. ئەو دەرس خوێندنانی کە تۆ کەڵکی لێوەرەگری و ئەتەوێت کەڵکی لێوەربگریت هەمووی لە ناو مێشکە هەڵگیراون تا ئەو ڕۆژەی کە تۆ ئەچیتە سەر جەلەسەی امتحانەکە و ئەتەوێت ئەو تاقیکردنەوە بە باشترین وێنە جواب بیتەوە. دەی بۆ جوابدانەوەی باش بۆ تاقیکردنەوە ئەبێت چی بکەین؟ ئەبێت جوان ئەو شتانەی کە لە مێشکمانایە دیسان وە بیرمان بێتەوە و دیسان بەکاری بهێنینەوە تا ئێمە بتوانین لەو تاقیکردنەوە یا سەرکەوتوو بین. ئەمە کاروباری مێمۆریە، ئەمە بەشێکە لە مێشکمان کە ئێمە ناوێنین مێمۆری وە کەڵکی لێوەرەگرین بۆ مۆفەق بوون بۆ سەرکەوتن لە ئیش و کاروبارمانە. بۆ وێنە کەسێک مەسەلەن دوکتورە ئەبێ لە بیری بمێنێت بۆ هەر نەخۆشینێک، بۆ هەر دەرد و نەخۆشینێک چۆن چارەسەری بکات، چ دەرمانێکی بۆ بەکار بهێنێت، یان کەسێک کاری ڕاوێژەکات ئەبێ لە بیری بمێنێ بۆ هەر بەشێک لە ڕاوێژکاریەکانی چ تکنیکێک بەکاربێنێت. ئەمە ڕێک کاری مێمۆریە. مێمۆری ئەم کارە بۆ ئێمە ئەنجامەدادوە. ئیشی مێمۆری لە مێشکی ئێمەیە ئالێرەیە بەکارەهێنرێت. جا خودی مێمۆری بە چەند شێواز دەستەبەندی ئەکرێت، بەش ئەکرێت. یەک لەو شێوازانەی کە مێمۆری پێبەست دەستەبەندیەکەن شێوەی بەکارهێنان و کارکردی مشتەرەکی مێمۆریە. مێمۆری بە سێ شێواز کارەکات. یەک لەو شێوازانە ئەوەیە کە تۆ کە ئەتەوێت شتێک لە مێشک تا ڕابگری پێی ئەڵێن ئینکۆدینگ، یعنی ئەتەوێت ئەو دەیتایانە ڕەمزێکی پێ بدەی یان بیچەسپێنی بە شتێکەوە لە مێشکتا کە دوایی کە ئەتەوێت ستۆرەیجی بکەی، یعنی بیهێنیتەوە سەر و دیسان کاری پێ بکەیت و ڕەتریواڵی بکەی بتوانی بە باشترین شکلی ممکن ئەم دەیتایانت کەڵکی لێوەربگری. ئینکۆدینگ بەو شێوازەیە تۆ ئەتەوێت مەسەلەن شیعرێک بەرهەمێک بسپێری بە حافزەت، یان نا ئەتەوێت دەیتایەک لە مەسمەتیک ڕیاضیات بسپێری بە حافزەت، یان نە جەنابەت تەبیبی علمی نەفسیت ئەتەوێت ڕوویکردێک ئەپرۆچێک بسپێری بە حافزەت بە مێمۆریت. ناوی ئەو کەسەی کە ئەو ڕەوشەی داهێناوە خولاسەیەکەیتەوە ئەکەی بە ڕەمزێ. خودی شێوازەکە ئەتوانی دیسان خولاسەی بکەیتەوە مەسەلەن عەدەد و ڕەقەم و شتێکی وای پێ بدەی، ژمارەیەکی وای پێ بدەی بیکەی بە ڕەمزێک. ئەم ڕەمزانە ڕۆژێکە تۆ ئەتەوێت دیسان ئەمانەوە بیرت بێتەوە ئەبێتە هۆی سادەکردنەوەی بۆ بیرهێنانەوەکان یا ڕەتریواڵێکی ئاسانتر بۆ تۆ بەجێهێنێت. خودی ستۆرەیج چییە؟ ستۆرەیج یعنی وەختێکە من ئەم دەیتایانم هێنا و بە شێوازێک ڕەمزم پێدان و ئەم ڕەمزە بووە هۆی دانیشتنی ئەو بەشە لە مێشکم، دانیشتنی ئەو دەیتایانە لەسەر مێشکم. دانیشتنەکە بێتە ستۆرەیج. هەرچی من زیاتر بێم ئەم ڕەمزانم زیاتر بکەم میزانی ستۆرەیجی من زیاترە بێت. حافزە لە چەند یا مێمۆری خۆی بە چەند شێوازە لە مێشکە. یەکێکی حافزەی هەستیە یا مێمۆری هەستیە. دووهەمیان حافزەی شۆرت تێرمە
یا شۆرت تایمیشی پێتوانین پێ بڵین. حافزەی کوتاه مدت بە زمانی فارسی واتە. دوو سێکەیشیان لانگ تێرم یان لانگ تایم مێمۆری بەکار چی دێن ئەمانە؟ حافزەی حسی یان مێمۆری هەستی ئەوەیە کە تۆ شتێک هەستی پێەکەی و بەهۆی هەستەکەتەوە لە مێشکتا ئەمێنێتەوە، واتە ئەزانی کوورە گەرمە، چرا گەرمە، تۆ نابێ دەستی بۆ بەری. ئەمە شتێکە لە ناو حافزەی یا مێمۆری هەستی تۆیە زەخیرە کراوە. لە حافزەی کوتاه مدەتە یان شۆرت تێرم مێمۆری یا شۆرت تایم مێمۆری هەردووکی بەکارەهێنرێت. ئەو چییە؟ تۆ لە مەدرسە لە زانکۆ لە ئەو جێی کە ئەتیانەوێ شتێکت پێ فێر بکەن لەسەر ئیشەکەت لەسەر کارەکەت شتێکت پێڵێن واتە مەطلبێکت پێڵێن تۆ ئەو مەطلبە لە بیرت ماوە هەتا شەوەی تۆ بۆ ماڵۆ شەوەی تۆ لە ماڵۆ دیسان وە بیرت دێتەوە و کاتێککە ئەخەوی ئەم شتە لە مێشکتا تەسبیتە بێت ئەمێنێتەوە سەبتە بێ بۆ هەمیشە و تۆ 2 ڕۆژ 3 ڕۆژ 4 ڕۆژ 10 ڕۆژی تر کە ئەیانەوێ و باسی ئەو شتت لێ بپرسن تۆ وە بیری خۆتی هێنیتەوە. ئەوە کە لە 10 ڕۆژ دوای ئەوە لە بیری خۆتی هێنیتەوە و دیسان کەڵکی لێ وەرەگریتەوە ئەوە لانگ تێرم مێمۆریە یا لانگ تایم مێمۆری. ئەمانە بەشەکانی مێمۆرین لە شێوازی زەمان و لە شێوازی ئەندازەی مێمۆریەکان. بەشێترمان هەیە بەشی مێمۆری سەریح یا مێمۆری ڕوون، ئەوەیە کە تۆ باس لە حافزەی معناییەکەی باس لە ئەو شتانەکەی کەواتە بە معنا لە مێشکا ڕایان ئەگریت سێمانتیک مێمۆری، واتە مەسەلەن باس لە ئاو ئەەکەی ئاو ئەزانی شتێکی ڕەوانە کە ڕەنگەکەی شەفافە و بەهۆی ئەو ئەتوانی تونیەتیت بەرتەرەف بکەیت یان ئەتوانی جلی پێ بشۆی یان ئەتوانی کاروباری تەمیزکاری پێ بکەیت. ئەمە بە معنا تۆ ئاوت لە مێشکی خۆتە ڕاگرتووە. ئەمە بەشێکە لە بەدابشکردنەکانی مێمۆریان حافزە کە پێی ئەڵێن سێمانتیک مێمۆری کە خۆی ئەبێتە بەشێک لە حافزە یان مێمۆری ڕوون مێمۆری ئاشکار. بەشێترمان لە مێمۆری ئاشکارمان بەشی ژیاننامەیە یا بایۆگرافیک مێمۆری، بۆ وێنە ژیاننامەی سەرکردە گەورەکان، ژیاننامەی ئەو ئینسانانەی کە بە دەوروبەرمان و ئەژین وەکو باوە گەورە و دایە گەورە، وەکو ژیاننامەی باوک و دایک، وەکو ژیاننامەی نووسەرەکان. ئەمانە شتایەکن کە تۆ ئەتوانی لە مێشکتا بەهۆی زانستێکە بەدەستی ئەهێنی وە بیر خۆتی بهێنیتەوە کەڵکی لەوەربگری. و لە حافزەی ناڕوون یا نائاشکار یا زمنی لە مێمۆری ناڕوون دوو بەشمان هەیە بە ناو بەشی ئەپیزۆدیک مێمۆری و پەرسەژوال مێمۆری. و ئەمانە بەکار چی دێن؟ یەکێکی حافزەی ڕوویدادیان مێمۆری ئەپیزۆدیکە. تۆ بە هەر اتفاقێک شتێکت بیرەکەوێتەوە، بۆ وێنە مەسەلەن تەقەیەک لە دەرەوە دێت، بەو تەقە بیر تەکەوێتەوە سەری ساڵی تازە چۆن بوو، سەری ساڵی تازە تەقەکان زۆر بوو کەم بوو و چ سوودێکی بە تۆ گەیانە و تەخانەیان چۆن ترسانتی یا چۆن لەزەتت لێبرد. ئەما بێتە هۆی بیرهێنانەوەی شتەیە کە تۆ پێشتر تەجروبەت کردووە. و حافزەی ڕەوەندیە پرۆسێژڕال مێمۆری بەکار چی دێت؟ تۆ ئەتوانی ئەو دەیتایانەی کە هەتە لە مێشکتا دەستە بە دەستە لە مێشکتا ڕای بگری و ئەم دەیتایانە بەیەکەوە ڕابت بدەیت. لێتە پرسن ئەڵێن سەرەتای خوێندنت چۆن بوو؟ ئەڵێ لە فلانە مەدرسە کلاسی یەکەم بووم، دوایی معلیمەکەم ناوی ئەوە بوو، مامۆستاکەم ناوی ئەوە بوو، دوایی چوومە پۆلی دووەم، مامۆستاکانم ئاوان ناپەر نەفەر ناویانە بێ، دوای هاتمە زانکۆ لەم بەشەیە دەرسم خوێن. و تۆ کە باسی دەرس خوێندنت لێ ئەپرسن، باسی فێربوونت لێ ئەپرسن، بەش بە بەش لەگەڵی ئەڕۆیتە بەرەوە، ئەما بێتە هۆی بیرهێنانەوەی ئەو بەشانە لە ژیانت. ئیسا ئەگەر ئێمە بین باس لەوە بکەین کە ئایا حافزە یان مێمۆری تەواوی ئەو شتانەی کە پێی وتراوە ئەتوانێت دیسان ڕچیواڵی بکات، ئەتوانێت دیسان بۆ بیری بهێنینەوە، ڕەنگە ئەمە مەقدور نەبێت، چون ئەگەر ئێوە لە نەزەری بگرن ئێمە لە بەیانیەوە کە هەڵەستین دەخەوە هەتا شەو کە ئەخەوین
هەر بەردەوام خەریکین شتە دەین بە مێمۆری و مێمۆری ئەبێ ئەوە هەڵبگرێت و هەر بەردەوام تەحویلمان بداتەوە. ئایا لە داهاتووی نزیک و تەنانەت دووریشە ئێمە ئەتوانین تەواوی ئەو شتانەی کە لە توولی ڕۆژا تەجروبەمان کردووە بیرمان بێتەوە بەداخەوە کارێکی غەیرە ممکنە. بۆچی؟ یەکێک ئەوە کە حەجمی ئیطلاعاتێک کە ئێمە ئیدین بە مێشک ئجگار زۆرە، پس ئەوە ئەندازەکە زۆرە، ئەوە زۆرە ئەو دەیتایانەی کە ئێمە ئیدین بە مێشک کە ئەسان مێشک تەوانی ڕاگررتنی ئەو هەمووی بەو وردەکاریانەوە نییە. دوو، ئەو شتانەی کە ئێمە ئیدین بە مێشک لە ئەوڵ باسمان لێکرد وتمانە بێ ئینکۆدینگ بکرێت، یعنی ئەبێ ڕەمزگوزاری بکرێت، ئەبێ ڕقم و ڕەمزی لەسەردا بنرێت. ئایا تەواوی ئەو شتانەی کە ئێمە لە توولی ڕۆژە ئەیبینین و کارمان پێێتی و ئیشی لەسەرەکەین هەمووی ئینکۆدینگەکەین؟ نا، چون هەستان فریان ناکەوین. زۆرێکی هەرسن بۆمان گرنگ نییە، نامانەوێت لە بیرمان بمێنێ. زۆرێکی لەو کاتەیە زۆر گرنگی پێ نادەین و ئینکۆدینگ ناکرێت، دوایش کە کارمان پێێتی چۆن ئینکۆدینگ نەکراوە و بیرمان نایێتەوە. دوو، ئەو دەیتایانەی کە ئینکۆدینگەکرێت ئایا بە باشی لە مێشکا زەخیراکرێن؟ چۆن زۆر گرنگە تۆ ئینکۆدینگی کاکەی ڕەبتی بدەی بە مۆزوعێکی ترەوە، ڕەبتی بدەی بە بەشێکی تر لە مێشک تا کە بتوانی ئەم شتە بە باشی لە مێشک تا ڕابگری. ئایا بە باشی لە مێشکا ڕاگیرەکرێت؟ و سێ، ئایا ئەو کاتێک کە ئەتەوێت ڕێتریواڵی بکەیت، ئەو کاتێک کە ئەتەوێت وەبیرت بێتەوە تووشی کێشە نەبووی؟ بۆ زۆر جار پێش هاتووە ئەمانەوێ سەبارەت بە شتێکی گرنگ باسێ بکەین. مۆزوعەکە لەسەر زمانە، پێڵێن لە فارسی پێڵێن پەدیدەیە نۆکێزابانی. مۆزوعەکە لەسەر زمانە، ئەڵێ وەڵاهی ئەوە لەسەر زمانمە بەڵام بۆم نایە، ڕاوەسە با بیری لێ بکەمەوە، با بیرم کەوێتەوە. ئەم مۆزوعە لەسەر زمانە یعنی من ناتوانم باش ڕەتریواڵ بکەم، یعنی من ناتوانم باش ئەو شتێکە لە مێشکمایە و بیری خۆمی بهێنمەوە ئەو شتێک کە ئەمەوێت کەڵکی لێوەربگرم. ئەمە یەکێک لە کێشەکانی وە بیرهێنانەوە و کێشەکانی مێمۆریە. پس ئێمە سێ کێشەمان ناوبەر: یەک ئەوەی کە دەیتاکانمان ێژگار زۆرن، دوو ئینکۆدینگ بە باشی اتفاق ناکەوێت و شتەکە بە باشی لە مێشکمانە زەخیرە ناکرێت، و سێ ڕێتریواڵ بە باشی اتفاق ناکەوێت، یعنی وەختی ئەمانەوێت ئەو شتەی وە بیر بێنینەوە بەداخەوە زۆر باش بیرمان ناکەوێتەوە. بەشێتر لە بەشی حافزەکە یان مێمۆری کە ئەمانەوێت باسی لێ بکەین خودی زەرفیەتی مێمۆریە. ئەلان وتمان کە یەکێک لە کێشەکانی مێمۆری ئەوەیە کە ئێمە دەیتاکانمان ئەو نەزۆرە کە لە مێشکان نامێنێتەوە. ئەی چی بکەین؟ ئەم کێشە چارەسەر بکەین؟ ئێمە چەندانە ئۆلگومان هەیە یا چەندانە شێوازمان هەیە بۆ مێمۆری کە لە سادەترین و سنەتیترین یا مێمۆری کلاسیکە باس لەوە ئاکرێت کە من هەست بە شتێکەکەم لێرە، هەست بە مەسەلەن ڕەنگێک، هەست بە شێوازێک، هەست بە ڕەسمێک، هەست بە گەرمایەک، هەست بە سەرمایەک، هەستێکەکەم کە ئەم هەستە ئەچێتە ناو مێمۆری منەوە، ئەچێتە ناو مێمۆری هەستی منەوە. لەوێ من ئەم هەستە ڕەمزێکی پێدەم، ئەم ڕەمزە ئینتقال دەدەم بە حافزەی فعالیان شۆرت تێرم مێمۆری یا ورکینگ مێمۆری کە ناوەکانی ئیسێ بە شێوازی جۆرا و جۆر بەکار براوە. هەرچەند ورکینگ مێمۆری خۆی شێوازێکی جیاوازە کە دوای باسی لێ یەکەم. و لە نەهایەتە لە ورکینگ مێمۆری ستۆرێج اتفاقەکەوێت، یعنی ئەو شتانەی کە من ڕەمزگوزاریم کردووە، ئینکۆدینگم کردووە لە حافزە یان مێمۆری هەستی خۆمە، ئەچێتە ناو ورکینگ مێمۆری. لەوێ من ستۆرێجی ئەەکەم و ئەیدەم بە مێشکم و لەوێ زەخیرەی ئەەکەم، و دوای ستۆرێج ئەمجار ئەیدەم بە لانگ تەرم مێمۆری یان لانگ تایم مێمۆری، و لە کاتێکی درێژخایەنترە ئەم شتانە لە مێشکما هەڵەگرم. ئەمە ڕەوشێکیان شێوازێکی زۆر سادەیە بۆ مێمۆری کە باسی لێکرێت، و ئەم ڕەوشە یا ئەم شێوازە بە وەسیلەی ئەتکینسۆن و شیفرین باسی لێکراوە. ئەوان هاتن ئەم شێوازیان بۆ مێمۆری ئێرائەدا، وتیان ئێمە ئەگەر بین باس لە مێمۆری بکەین ئەتوانین بڵێن مێمۆری ئابم شێوازە کارەکات و ئاوا شت لە مێشکی ئینسانە زەخیراکرێت. ئەمجار هاتن شێوازێکی تریان بەڕەسی کرد. لەسەر ئەم شێوازی ئەتکینسۆن و شیفرین هاتن مطالعاتێکی زۆریان کرد. وتیان حافزەی حەسی چییە؟ وتیان تەواوی ئەو دەیتایانە یان تەواوی ئەو شتانەی کە ئێمە بە شێوازی هەستی لە ناو دەوروبەری خۆمان هەڵیەگرین
حیسا هەست بە لامسە بێ، هەست بە بینین بێ، هەست بە بیستن بێ، هەست بە مەزەکردن بێ، هەست بە بۆن بێت، هەست بە هەر شتێک بێت. ئێمە ئەیدەین بە حافزە کە ئەمە ئەچێتە ناو حافزەی کوتاه مودەت یا شۆرت تەرم مێمۆری و لەوێ ستۆرەیجەکرێت و دوایی لە نەهایەتە ئەچێ بۆ لانگ تەرم مێمۆری. دوای وتیان دێگەروا بێت ئێمە ئەبێ بەم شێوازە دەیتاکان گشتی ئەگەر وابێت ئەبێ هەر هەمووی ئەوە لە حافزەی هەستیەوە بێت. ئایا حافزەی شۆرت تەرم مێمۆری چەندێکە؟ وتیان شۆرت تەرم مێمۆری حەدی ئەکسەر 15 بۆ 30 چرکەیە. 15 بۆ 30 چرکە، یعنی تۆ ئەتوانیت ئەو شتانەی کە لە ناو حافزەی هەستیایە مێمۆری هەستیایە بە 15 بۆ 30 چرکە بیگۆزیتەوە بۆ شۆرت تەرم مێمۆری و لە ئەوێ ستۆرەیج بکرێت و ئەم ستۆرەیجە چەندە توولەکێژێت تا چەند دەقیقە یان چەند سەعات بەستگی بە شێوازی ئینکۆدینگ و شێوازی سیڤکردنی ئەو دەیتایانە هەیە. ئەگەر ئینکۆدینگێکی خەوی بکرێت وتم هەتا شەو کاچیتەوە بە ماڵێت تۆ زۆر شت لەبیر تەمێنێت و شەوە توانی دیسان لەو شتانی کە لەبیرت ماوە کەڵک وەربگری. بەڵام ئەگەر شتەکە زۆر باش گرنگی پێ نەدەی لەو کاتەیە کە خەریکی هەست بە مۆزوعێکەکەی یان شتێکت بۆ باسەکەن ئەگەر تۆ زۆر گرنگی پێ نەدەی ڕەنگە زۆر توول نەکێشێت و زۆر درێژخایەن نەبێت و لە چەند خولە کاتۆ لە بیرت بچێتەوە. بەڵام ئەو کاتێک کە توول ئەکێشێت تا لە حافزەی هەستیەوە یان لە مێمۆری هەستیەوە بڕوات بۆ شۆرت تەرم مێمۆری 15 بۆ 30 چرکە توول ئەکێشێت تا ئەم دەیتایە ئینتقال پێیا بکات و ئەم دەیتاکە ئینتقالی پێیا کرد ئەتوانێت لەوێ ستۆرەیج بکرێت. لەم نەوە حافزە زیاتر ئێمە بەشی بیستنمان کارەکات، یعنی ئەوەی کە ئێمە بیستومانە لە بیرمان ئەمێنێتەوە باشتر لە ناو مێشکمانە جێگیرە بێت. جێگیربوونی هەستی بیستن زۆر زیاترە لە جێگیربوونی باقی هەستەکانمان لە دوای چاو و چەندێک توانی هەیە شۆرت تەرم مێمۆریە. مناڵێک دێ بۆ لات، مناڵێکی ADHD، وەختێک کە تۆ ئەتەوێ پرسیاری مێمۆری لێ بکەی 5 دانە 6 دانە ئایتەمی بۆ دائنێ ئەڵێ من ئەمەوێ لەم ئایتەمانە لەم 5 دانە 6 دانە شتێک کە بۆم داناوی پرسیارت لێ بکەم زانم چەندێکی لە بیری تۆ ئەمێنێتەوە. مەسەلەن 5 دانە تۆپ لە 5 ڕەنگی جیاوازت داناوە، ئەڵێ من ڕەنگی ئەو تۆپانت پێ ئەڵێم تۆ ئەو تۆپانە بدەرۆ بە من بۆ شێوازە ئەو ڕەنگانی کە من وتومە لەو 5 دانە 4 دانەی ناوە بێ ئەو مناڵە هەردوو دانەی بیرەمێنێت. ئەمە شۆرت تەرم مێمۆری یا باشتر بڵێم ورکینگ مێمۆری شەنیداری یا بیستنی ئەو مناڵە لەسەر دووە. دەی من شۆرت تەرم مێمۆریەکەم یا ورکینگ مێمۆریەکەم ئەبێ لەسەر چەندێ بێت تا من توانم شتی پێزەخیرە بکەم، دەیتای پێزەخیرە بکەم و بەکاری بهێنم بۆ ژیانم. دروستترین حاڵەت ئەبێ 7 بە عەلاوە مینهای 2 بێت. بەستە بە سنی مناڵەکان بە تەمەنی مناڵەکان ئەو عەدەدانە جێبەجێ ئەبن، بەڵام لە باشترین حاڵەتە ئەبێ 7 بە ئیزافە و مینهای 2 بێ. دەی ئەگەر 7 مینهای 2 کەمتریش بوو چی بکەم؟ ئەبێ ڕاهێنانی لەگەڵ ئەو مناڵە بکەم تا ورکینگ مێمۆری هەم بینینی و هەم بیستنی زۆر بکەم. شێوازی ڕاهێنانەکان چۆنن لە دوایی یا باسی لێەکەین و ئەگەر ئەم کاناڵەی من لە یوتیوب بدەن و تماشای بکەن قەتعان ئەم شێوازانەتان پێ فێرەکرێت چون دانە بەدانە لەوێ دائەنرێت. دەی من ڕاهێنانی مێمۆری چۆن بکەم لەگەڵی ئەو فێرەبی؟ ئایا مێمۆری بەکاری چی دێت؟ لە کلاسی دەرسا دانیشتووی مامۆستاکەت خەریکە وانە ئەڵێتەوە و هەر خەریکە دەرس ئەڵێ و لەسەر یەک قسەت بۆکە تۆ بۆ ئەوە کە ئەم قسانە لەبیرت بمێنێ مەثڵەن نۆت هەڵەگریت ئەی نووسی ئەو شتانەی کە ئەوەیەڵێت فریا ناکەوی هەمووی ببیستی دیت ئەو شتانەی کەوتویەتی لە مێشکت کۆمەک وەرەگری ئەی نووسی وەک بەرە ئەوەی کە ئێشێڵێت ئیزافەیەکەی وەکو نووسینی ئیملا. مناڵێکی ئیبتدایی لە پۆلی یەکەمایە ئەوێ ئیملا بنووسێ معلمەکەی بە سورعات خەریکە شتەکانە خوێنێتەوە، مامۆستاکە خەریکە شتەکانە خوێنێتەوە. ئەگەر ئەمە نەتوانێت لە مێشکی خۆیان ڕای بگرێت ناتوانێت ئیملاکەشی بنووسێت. دواتە زۆر کەس هاتوون بۆ لای من، زۆر مناڵ هاتوون بۆ لای من دایک و باوکەکە لەیان ئەوەیە ئەڵێ ئیملای زعیفە. دەی چۆنە زعیفە؟ وەڵا کەلیمەی لەبیرەچێت، کەلیمەکان دواخات و ناتوانێت لەگەڵ معلمەکەی لەگەڵ مامۆستاکەی بۆ سورعاتە بڕواتە بەرەوە کەلیمەکان لە مێشکیان نامێنێتەوە. ئەمە کێشەیەکی قورسە بۆ مناڵان کە ئەبێ حتمەن چارەسەر بکرێت. ئیسێ نوکتەیە کە ئالێرەیە زۆر گرینگە ئەوەیە مێمۆری شۆرت تەرم یا ورکینگ مێمۆری زەرفیەتەکەی زۆر کەمە، مەحدودە.
تۆ ناتوانیتەوە قوعلی ببێت کە تەواوی توولی ڕۆژت بۆ زەخیرە بکات. تۆ لە بەیانیەوەتانی مەڕۆ ڕەنگە 5 کەس 6 کەس ببینی و لەگەڵ یان قسە بکەی، بەڵام هەر توانایی شۆرت تێرم مێمۆری یا وەرکی مێمۆری ئەوەیە کە لەو کاتی کە لەگەڵ یانە قساکەیت و ڕەنگە بۆ چەند خولەک یان وتم لە باشترین حاڵەتە بۆ چەند سەعات 1-2 ساعت ئەو شتانە لە ناو مێشکتا ڕابگرێت. ئەی دوایەوە چی بکە؟ ئەبێ هەرچی سەریعتر ئەمانە ئینتقال بدات بە لانگ تێرم مێمۆری کە لەوێ بمێنێتەوە و بۆ هەر کات کە تۆ ویستت بتانی کەڵکی لێوەربگری. بەشی گرینگی کاری وەرکینگ مێمۆری ئەم ئینتقالەیە، ئەم جابەجاییکردنەی دەیتاکانمانە بۆ شۆرت تێرم مێمۆری. چۆنم اتفاقاکەوێت؟ بەم شێوازەکە تۆ کە ئەم دەیتایانت داناوە، ئەم دەیتایانە کەم زەرفیەتەکە کە کەمە بێتەوە دێت خۆی بە سازوکارێک ئەم ستۆرەیجە ئینتقالەدا بە بەشێکی تر لە مێشک. دێ ئەگەر من ئینتقالی نەدەم چییە بێت؟ کەم لە بیر مەچێتەوە، کەم لە حافزەمان نامێنێتەوە. و ڕەنگە مەسەلەن سەب حادیسان هەر ئەو کەسێک کە ئیمڕۆ دیومە بیبینم بڵێت ئەو باسی کە دوێکە کردمان دێ ئەو باسی دوێکە کردمان چی بوو؟ وەڵای خۆم بیرم نەماوە. بۆچی؟ چۆن منیان گرنگیم پێ نەداوە ستۆرەیجێکی باش اتفاق نەکەوتووە کە بچێتە ناو شۆرت تێرم مێمۆریم کە ئەلان بتوانم ڕەتریواڵی بکەم، یان نا من بە دوای ئەو قسانەی ئەوە فۆری هاتوو مۆزوعێکی ترم دەست پێ کردووە و ئەم مۆزوعە بووەتە هۆکاری ئەوە کە ئەم بەشە ئەووەڵە باش لە مێشکما جێگیر نەبێت و من نەتوانم ئەمە جوان بە سەبت بگەێنم و ئەو مۆزوعی تر جێ ئەوەی گرت بێتەوە. ئەمانە دوو هۆکارن بۆ کە من نەتوانم دەیتاکانم بە باشی لە مێشکما زەخیرە بکەم. ئەلەتی ئەوە کە هۆکاری ئەوە کە زۆرشت لە مێشکما پاکە بێتەوە چییە؟ یەکێکی لە بینچوونی مێشکە، زەواڵی مێشک، وەکو نەخۆشینی ئالزایمەر بەداخەوە. لە ئالزایمەرە ئێمە وردە ئەبینین لە ناو ئێمارای و ئەفێمارایەکانە بە بوردی ئەیبینین کە کەم حەجمی مێشک کەمە بێتەوە، ئێرتباتاتی ناو مێشک کەمترە بێتەوە. یەکێک لە هۆکارەکانی مێمۆری ئەوەیە کە من مەسەلەن باس لە چەکوش ئەەکەم، کە باس لە چەکوشەکەم لە ئەفێمارایە بینراوە بەشی حرەکەتی مێشک لە تەواوی ئینسانەکانە دەسەکا بە پەردازش و ئێرتبات لەگەڵ ڤێرنیکا. بۆچی؟ چۆن ڤێرنیکە تەحلیلی واکە کە ئەسەن چەکوش چییە و خودی بەشی حرەکەتی تەحلیلی واکە کە چەکوش وەسیلەیەکی حرەکەتیە. دەیکەوابوو ئێرتباتاتی ئەوانە بێتە هۆی تەداعیکردنەوەی شکلی چەکوش لە مێشکی منە و لە مێشکی ئێوەش کە بی سووتانە و بەکاری ئەهێنێت بۆ کام شتە و بیر خۆی بێنێتەوە. یان باسی ناوی ڕفێخێکی خۆمەکەم، مەسەلەن ئەحمەد، کە باسی ئەحمەدەکەم بەشێک لە فرۆنتاڵی من ئەکەوێتە فعالیەت کە ئەبێتە هۆی ئەوە کە من بیرم کەوێتەوە ئەحمەد کێ بوو، چی کرد لەگەڵ منە، چۆنی قسە کرد، چۆن باسمان کرد بەیەکەوە، لەکوێ یەکمان دیت، بۆ کوێ چوین بەیەکەوە، و ئەمانە لە بەشی مێمۆری منە لە ناو ئەپیزۆدێک مێمۆریەکانما زەخیرە کراوە کە ڕەبت پێیاکا بە فرۆنتاڵی من. ئەمەوێ باس لە تەسویرێک بکەم، ڕەسمێک، باسی زەریاکەم، کە باسی زەریاکەم باشترین شوێن بۆ بیرکەوتنەوە ئەو جێیە کە پێم بینیوە یان ئەو جێیە کە پێم بیستووە، دەنگی زەریا، ڕەنگی زەریا، بەشی ئۆکسیپیتاڵ و تەمپۆراڵی من ئەکەوێتە کارەوە زۆر بە باشی ئێرتباتات لێرەیە سوورەتەگرێت. لە مێشکێکا کە تووشی ئالزایمەر بووە بەداخەوە هەم حەجمی مێشک کەمە بێتەوە و هەم ئەو کانێکشنانەی کە ئەلان بە سرعت باسم لێکردن و جێی باسی زیاتریشی هەیە دوایی باسییان لێ بکەین، زۆر کەم ئەبێتەوە و ئەم کانێکشن و ئێرتباتانە شکڵ ناگرێت و ئەبێتە هۆی ئەوە کە مێشکی من تووشی کێشە بێت لە وە بیرهێنانەوەی ئەو شتانەی کە پێشتر لە ناو حافزەی خۆیان هەڵی گرتووە. و ئەمە بێت یەکێک لە هۆکارەکانی پاکبوونەوەی مێمۆری. یەکێتر لە هۆکارەکان ئەوەیە کە ئیسە باسم کرد، من و ڕفێقەکەم یەکمان دیوە لە خیابان لە شارع قسەمان کردووە بەیەکەوە سەبارەت بە مۆزوعێکی گرنگیش ڕەنگە گرنگیش بوو بێت، بەڵام سبحەینێک کە دیسان ڕفێقەکەم ئەبینم لێمە پرسێ ئەڵێ سەبارەت بەو مۆزوعی کە دوێکە باسمان کرد، ئەڵێم کام مۆزوع؟ بۆچی؟ چون ئەونا مەجالم نەداوە، فرسەتم نەداوە کە ئەو شتێک کە باسمان لێ کرد لە مێشکی منە جێگیر ببێت و ئیجازەم نەداوە کە سەبت ببێت
کە بمێنێتەوە بچێتە ناو لانگ تەرم مێمۆریم و هەر زۆر زوو دیسان مۆزوعێکی تر مەترح بووەوە ئەو مۆزوعە چووە جێی ئەو باسەی گرتووەوە بەداخەوە جێنشینی ئەو شتە بووە کە ئەبوا لە مێشکی منا بمایێتەوە و من لێ پرسم ئەڵێم کام مۆزوع باسی چیم بۆ ئەەکەی و بەداخەوە بیرم ناکەوێتەوە. خودی لانگ تەرم مێمۆری چییە؟ لە لانگ تەرم مێمۆریە ئەو شتانەی کە ئێمە لە وەرکینگ مێمۆری کەڵکی دەوەرەگرین و دواخری انتقال دەدەین بە لانگ تەرم مێمۆری بۆ زۆر کاتێکی درێژخایەن و بیرمان ئەمێنێت و ڕەنگە بچێتە ناو ناخوداگاه یان بەشێک لە مێشکی ئێمە کە ئاگامان دێنیە و بەهۆی اتفاقێکەوە بەهۆی شتێکەوە کە بۆمان پێشتێت دیسان مێشک دەسەکاوە بە بیرهێنانەوەی ئەو اتفاقانە. ئەمە بەشێکە لە لانگ تەرم مێمۆری و ئێمە لە لانگ تەرم مێمۆریە تەواوی ئەو شتانەی کە تەجروبەمان کردووە ئەگەر ئینکۆدینگ و سۆڕەیجێکی باشمان بۆ کردبێت ڕەتریواڵی باشی ئەتوانین بۆ بکەینەوە بیرمانی بێنینەوە. لێرەیە کێشەیەکی قورس هەیە کە بەداخەوە ئەم کێشە هەتا ئەلان زۆر بە سەختی چارەسەری بۆ پێیان نەبووە. ئەڵێن لانگ تەرم مێمۆری زۆر شت لە خۆیان ڕائەگرێت بەڵام کێشەیەکی قورسی کە هەیە ئەوەیەکە ڕەنگە شتێکی لە بیر مابێ بەڵام ئەو شتێکە لە بیری ماوە بێت داستانی بۆ دروست بکات. یعنی باش بیری نەماوە ڕەنگە لە تۆ پرسن ئەرێ چووی بۆ زەریا چۆن گوزەرا 15 ساڵ لەمەوبەر چووی بۆ زەریا ئەم 15 ساڵ لەمەوبەرە لە بیرتە چووی مەسەلەن ڕفێقێکیشت لەگەڵ بوو برادێکت لەگەڵ بوو باوکو دایکیشت ڕەنگە بوو بێتن مناڵەکەیشت بوو بێت هاوسەرەکەیشت بوو بێت بەڵام لە بیرت نییە لە کەنار زەریاکە چیت خواردووە لە بیرت نییە ئایا باران باری یان نەباری لە بیرت نییە دەنگی زەریاکە بەرز بوو سووک بوو لە بیرت نییە ئایا کەشتیان بۆتێکە دیوتە چ ڕەنگی بوو و ڕەنگە بۆ ئەمانەت داستان سازی بکەیت ئەڵێ وەڵا لەوێ دانیشت بووین جووتێکیشمان خوارد و دوایەوە کەشتیەکیش هات یان بۆتێک هات ڕەنگەکەی سوور بوو کە ڕەنگە هەر نەبوو بێت و ئەمانە داستانی مێشکن خۆی بۆ خۆی دروستەکات. بەداخەوە ئەم بەشە لە لانگ تەرم مێمۆری بۆ زۆرێک لەو شتانەی کە سەبتی دەقیق نەکراوە سەبتی دەقیق یعنی یان نەنووسراوە یان ڕیکۆرد نەکراوە بە ڤیدیۆ ناتوانین زۆر لەسەری حەساب بکەین چۆن ڕەنگە مێشک خۆی دەستکا بە داستان دروستکردن بۆ ئەو مۆزوعانە. ئەمە بەشێکی زۆر قورسە لە کێشەی لانگ تەرم مێمۆری کە ڕەنگە لە داهاتوو چارەسەری بۆ پێیا ببێت و نۆرۆساینس بتوانێت بەشێک لەم کێشانە بەرتەرەف بکات بەڵام هێشتا تاالان ئەوەی کە ئێمە دەسترسیمان پێی هەیە بەداخەوە هێشتا نەمانتوانیوە ئەم بەشە لە لانگ تەرم مێمۆری هەل بکەین و کێشەکەی بەرتەرەف بکەین. لەم دەستەبەندی یان بەشکردنەوەی حافزەیە بەشێکی زۆر جیاوازمان هەیە لە حافزە یان لە مێمۆری کە بەرئەساسی کارکردی مێمۆری دێن جیایەکەنەوە بەشیەکەن. یعنی چی کارکردەکەی پێ ئەڵێن سامانەیەک یان بەشێکی جیاواز لە مێمۆری بەکارچی دێت ئەم بەشە دێت لە هۆشیاری ئێمە یان لە ئاگاداری ئێمە هەڵکۆرەگرێت بۆ ڕاگررتنی ئەو شتانەی کە لە دەوروبەرمانە اتفاقەکەوێت و ئەمانە خاتە ناو حافزەوە. لەم کاتەیە ئێمە کامەڵەن هوشیارین بەو دەیتایانەی کە ئەمانەوێت لە مێشکمان ناڕای بگرین. تۆ کە لەگەڵ ڕفێقەکەت خەریکی سەبارەت بە باسێکی گرنگ قساکەن ڕەنگە زۆر هوشیار نەبی بەوە کە ئیسە بتەوێت ئەمە لە مێشک تا ڕابگری بەڵام ئەگەر مەجاڵی پێ بدەیت و ئەو تۆزیحانەی کە پێشتر وتم ئەماشێتە ناو مێشک تۆ دانیشێت و سەب حیشکە ڕفێقەکەت ببینی دیسان نەتوانی لە ئێدامێ ئەو باسەیە قسە بکەیت. بەڵام زۆر جار هەیە کە تۆ ئەتەوێ دەرسێک بخوێنی کە سبحە لە تاقیکردنەوەکە تا سەرکەوتوبی ئەمە ئیتر خۆتی خەریکی بەدەستی خۆت ڕێوشوێن بۆ مێمۆریت دائنەی کە من ئەبێ ئەمە لە مێشکما ڕابگرم. ئەمە بەشێکی جیاوازە لە مێمۆری کە تۆ ئەتوانی کەڵکی لەوەربگری بۆ ڕاگررتنی ئەو شتانەی کە لە تەریخی هۆشیاری یان لە تەریخی ئاگابوون لە خۆتەوە ئەمانە انتقال دەدەی بە مێشک. بەشێکی زۆر گرینگە کە ئێمە کۆمەکمان پێیەکە بتوانین لە سەر دەرس خوێندنمانە لە ڕۆشتی تەحسیلیمانە لە ڕۆشتی کاریمانە سەرکەوتوو بین و ئەبێتە هۆی و بیرهێنانەوەی ئەو شتانەی کە کەڵکی لەوەرەگرین. لە مێمۆری چەند بەش زۆر مهمە. بەشێک یەک لەوانە کە زۆر مهمە شێوازی هەڵگرتنی ئەو دەیتایانەیە لە حافزەی
لە ورکینگ مێمۆری بۆ حافزەی لانگ تێرم مێمۆری یان شۆرتتر مێمۆری بۆ لانگ تێرم مێمۆری چۆنە اتفاقە سوورەتەگرێت هەروواکە پێم وتم یەکێک لەوانە ئەوەیە کە باسێکی قوڵمان هەیە لەگەڵ برادێکم هەرچی گرنگی ئەو باسە زیاتر بوو بێت و من زیاتر ئاگام لی بوو بێت و زیاتر هوشیاریم بوو بێ بە نسبەتی ئەو مۆزوع ئەو ئەتەنشنم بە نسبەتی ئەو باسە زیاتر بوو بێت مێشکم گرنگی زیاتر پێدا چۆن ئەتەنشنم زیاتر بوو بێت من لەگەڵ برادەرەکەم قساکەم لەو کاتەیە کە قساکەم دەنگی ماشینیش دێت ڕەنگە مناڵێکی دەولاوە بانگم بکات و ڕەنگە مۆبایلەکەیشم زەنگ بخوات بەڵام گرنگی بە هیچیان نادەم و تەنانەت باسەکەم لەگەڵ ئەو برادەرەیە ئدامادەم ئەمە بە مێشکم ئەڵێم بێ ئەوەی کە قسەم بۆ کرد بێت بێ ئەوەی کە دەستورێکم پێدابێت پێی ئەڵێم کە ئەمە گرنگترین بەشی ئەم کاتەی منە دەی مێشک دێت ئەم گرنگیە خۆی ئەهەمیەتە ئەم گرنگی پێدات و دەرەجەی گرنگەکەی ئەباتە سەرەوە کە ئەبێتە هۆی دانیشتنی باشتری ئەو مۆزوعە لەسەر مێشکی من هەروەی کە ئیسێ باسم بۆکردن هۆشیاری من بە نسبەتی ئەو باسە بە نسبەتی ئەو مۆزوعە ئەبێتە هۆی زەخیرەکردن و حفزکردنی باشتری ئەو مۆزوعە لە مێشکی منە یەکێتر لەو مۆزوعانەوەیە کەمە ئەمەوێ ئینکۆدینگێک سوورەت بگرێت ئەمەوێ ئینکۆدینگێک اتفاق بکەوێت ئەبێ من زۆر دقیق ئەم ئینکۆدینگە ئینتگریت بکەم یەک پارچەی بکەم یعنی بێم تەواوی مۆزوعەکە بە باشی لە کەناری یەکەوە بیانچنم ڕەبتیان بدەم بە یەکترینەوە کە ئەگەر ویستم ستۆرەیجی بکەم ئەم ستۆرەیجە بە باشی شکڵ بگرێت پس زۆر مهمە کە هەم هوشیار بم بە نسبەتی مۆزوعەکە و هەم ئەوەی کە ئینکۆدینگێکی باش سوورەت بگرێت و ئەو دەیتایانەی کە من مەدینە زەرمە بە باشی لە مێشکما جێگیر ببێت تا بتوانم دوای ڕەتریواڵێکی باشم ببێت یەکێک لەو شتانەی کە کۆمەکە کا بە مێمۆری لە ئەوڵیشە باسمان لێ کرد کە چۆن ئێمە بین مێمۆری بەهێز بکەین بۆ کەسانێکە نیازیان بە مێمۆری بەخوت هەیە ئەوەیە کە من مدام تکراری بکەمەوە بۆ کەسێکە ئەوێ لە تاقیکردنەوەیەکە سەرکەوتوو بێت ئەبێ هەر مدام ئەو شتێکە ئەوێ کەڵکی لێوەربگرێت مدام تکراری بکاتەوە یان نا کەسێک ئەوێ فێری حرەکەتێک ببێت هەڵپەرکەیەکێک لەو شتانەیە کە زۆر تەمرینی گەرەکە پراکتیسی زۆری ئەوێ ئەنی تۆ ئەبێ پراکتیسێکی باشی بۆ بکەیت و دوای ئەوەیش کەسێکە تازە ئەوێ فێر ببێت پێشەوەی کە ببێ بە مەهارەت بۆی ئەبێ ئەو نەتکراری بکاتەوە ئەو نە لەسەری تەمرین بکات ئەو نەتکراری بکاتەوە هەتا ئەسەری تکرار و تەمرینەکە ببێتە هۆی دانیشتنی لە مێشکیاوە ئەو حرەکەتە لە بەدەنا بمێنێتەوە وەکو ڕانندگی تۆ کە ئەتەوێت سەیاغی سیارەیە بی ئەبێ حتمما ئەو نا دقەتت ببێت لەو کاتێک کە ئەتەوێ فێریبی کە دەندەکە چۆن ئەوەز بکەیت کە فەرمانەکە چۆن بگری گازەکەت کامەیە تۆرموزەکەت کامەیە کەلاجەکەت کامەیە کە ئەمە لە مێشکتا جێگیر ببێت و ئەمە ببێتە مەهارەتێک کە تۆیتە نیاز نەکات لە حافزت کۆمەک وەربگری بۆ وەکەت میشایکی بزانی دەندەکە چۆن ئەوەز بکەیت زانی فەرمانەکە بەکام بارا بپێکی کاتێک ئەتەوێت لە پارک بیتە دەرەوە یان پارکی دووبلەکەی چۆن فەرمانەکە سۆر بدەیت کە بتوانی بە باشی ماشینەکە دەریایە جێگیر بکەیت ئەمانە هەمووی بەش هایەکن لە مێمۆری کە تۆ بە تکرار و تەمرین ئەو نابێت لەسەری تکرار و تەمرینت ببێت ئەو نابێت پراکتیست ببێ هەتا ئەسەری پراکتیسەکە پراکتیس ئفکت اتفاق بکەوێت و ئەوە ببێتە هۆی فێربوون و هۆی مەهارەتێکی باش لە تۆیا کە ئیتر نیازت بەوە نەبێت کە بتەوێت دووبارە دقەتی پێ بکەیت و هوشیاری بدەیت بۆ مۆزوعە ئەو شتانی کە لێرەیە باسمان لێکرد بەشێکی زۆر گرینگن لە مێمۆری و هەروەها زۆر بەشی تریش کە لە داهاتووە ئینشاءڵڵا ئەگەر مەجاڵ ببێت و وەخت ببێ و بە پێگیریکردنی کاناڵی یوتیوبەکەمان ئەتوانن زۆر زیاتر کەڵک بۆر بگرن لەو شتانەی کە لە بالین یان لە کلینیکەکان یان لە مەتەبەکانتان نەتوانن بۆ چارەسەرکردن و بۆ دەرمانی کێشەکانی سەبارەت بە مێمۆری کەڵکی لێوەربگرن. ئینشاءڵڵا سەرکەوتوو بن. خواتان لەگەڵ.